سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجیام کاتتان باش بە شێوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ خستنەڕووی زانیاریەکانی ڕۆژ لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. سەرەتا لە ڕەوشی کەشوهەواوە دەست پێەکەین کە دیمەنەکان بگوازرێنەوە ئاماری بارانبارینیش بخەینە ڕوو کە 24 کاتژمێری ڕابردوو لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەپێی ئەو ئامارەی لە بەشی کەشناسی لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سۆران بەدەستمان گەیشتووە لە خەلیفان لە 24 کاتژمێری ڕابردوو 31 ملیم و 0.5 باران باریوە، سۆران 14 ملیم، ڕواندز 17 ملیم، چۆمان 18 ملیم، سیدەکان 23 ملیم، مێرگەسۆر لە ڕێژێ لە هەمویان زیاترە 98.5 ملیم بارانی لێباریوە، بەرزێوەش 16.2. تێکرای بارانبارینی ئەم ساڵیش بە گشتی لە زۆربەی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەرز بۆتەوە. خەلیفان گەیشتۆتە 896.2، سۆران 749.6، ڕواندز 803.1 و چۆمان 844، سیدەکان 902.7، هەرچی مێرگەسۆرە 1998.2 تا نزیک دەبێتەوە لە 2000 ملیم، بەرزێوەش 671 ملیم بارانی لێباریوە لە ئەم ساڵدا. ئەوەی ئەیبین ئێستا دیمەنەکانی ڕووباری کاولۆکانە، ڕووباری کاولۆکان لە سنووری قەزای ڕەواندز کە ئاستی ئاوی ڕووبار و کانیاوەکان بەگشتی بەرز بۆتەوە، بەڵام بەو پێی ڕێژەی دابارینی باران لە چاو پارێزگای دهۆک و ئیدارەی سربەخۆی زاخۆ کەمتر بووە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران، بەتەنها ئەوەی کە ڕێژەی بارانبارینەکە لە سنووری قەزای مێرگەسۆر زیاتر بووە، بۆیە وەکو ئەبینن ئاستی ئاوی ڕووبارەکانیش بەرز بۆتەوە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. ئەوە یەکێکە لەو ڕووبارانە کە بە درێژایی ساڵ ئاو لەم ڕووبارە هەیە، ئەمە ڕووباری کاولۆکانە. ئاسەواری بەرزبوونەوەی ئاویش بە تایبەتی لە چەند بارانی ڕابردوو بە دار و دەم ڕووبارەکانەوە دیارە. جگە لەوەش ئەمەوێ باس لەوە بکەین کە ئەوەی ئەم ساڵ هەیە لەسەر ئامادەکاریەکانی نەورۆز لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەهارە، واتان نوێبوونەوەی ساڵی کوردیە، یەکەم ڕۆژی نەورۆز کە بە خاکە لێوە شناسراوە کە ساڵی کوردی نوێ بێتەوە بۆ ساڵی 2724 کوردی. نوێبوونەوەی ساڵی کوردی پەیوەستە بە دەستپێکردنی مانجی نەورۆزواتە ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی بەهارە، وەکو لە دیمەنەکانیشدا ئەبینن نیشانەکانی بەهار بە تەواوی دەرکەوتون لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە سروشتی گژوجیا لە داروبارەکان، بە تایبەتی ئەو دارانەی کە پشکوتون، دارانەی کە داری بەردارن وەکو باوی بێ، خۆغ بێ، قەیسی بێ، ئەو دارە بەردارانەی کە هەیە لەو دیمەنانە بە تەواوی دیارە کە ئاستی پێگەیشتنی وەرزی بەهار بە جۆرێکە بێ ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بەهۆی ئەو بارانبارینە بەردەوامەی کە هەبووە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و شێوێکی گشتیش لەسەر ئاستی کوردستان. بۆ ئامادەکاریەکانی جەژنی نەورۆز و هەڵکردنی ئاگر، ئیدارەی سربەخۆی سۆران ئەمڕۆ مەراسیمێکی ئەبێ لە پارکی گوڵان لە کاتژمێر 5 خولەک، مەراسیمی هەڵکردنی ئاگر ئەبێ. بەرگری شارستانی سۆرانیش لە ڕێگەی زاری کرمانجیەوە چەند ڕێنماییەکی خستونەتە ڕوو بۆ هاوڵاتیان باسییان لێوە ئەەکەین. بەپێی ڕێنماییەکان یەک لەوانەڵێ دوورکەوتنەوە لە سووتاندنی تای ئۆتۆمبیل، چونکە جگە لەوەی دیاردێکی ناشارستانیە دەبێتە هۆی پیسبوونی ژینگە. پۆلیسی دارستانیش بە هەمان شێوە داوای لە هاوڵاتیان کردووە ئەدێ ئەو کەسانە دەستگیریش دەکرێن ئەگەر بێت و ئاگری نەورۆز بەتایە بکەنەوە. لە ڕێنمایەکی تری بەرگری شارستانی باستەوە کا دوورکەونەوە لە بەکارهێنانی مادەی شل بۆ ئاگرکردنەوە وەکو نەوت، گاز، ڕۆن، بنزین لەبەر ئەوەی مەترسی تەقینەوەی لێ دەکرێت و گیانی بەکارهێنەر دەخاتە مەترسی. بە هیچ شێوێکی شیاری لەسەر ئاگر ئەنجام نەدەن وەکو خۆهەڵدان و بەرفڕێدانە ناو ئاگر، چونکە مەترسی دەخاتە سەر ژیانیان. لە کاتیکردنەوەی ئاگری نەورۆز چاودێری منداڵەکانتان بکەن. هەروەها لە ڕێنمایەکیتر دەڵێ لە کاتی جێهێشتنی شوێنی ئاگرەکە بۆ ماڵەوە سەرچاوی ئاگرەکانتان بە تەواوی بنبڕ بکەن، ڕەنگە دواتر سەر هەڵبداتەوە و زەرەر بگێنێتن. ئەمەوێ ئاماژش بەوە بکەین کە هەر لە ئامادەکاریەکانی نەورۆز ئەوەی ئەمێنێتەوە تەنها لە سنووری قەزای مێرگەسۆر وەکو قایمقامی قەزای مێرگەسۆر ئاماژەی پێکردووە وەک هاوخەمیەک بۆ قوربانی و ئەو ڕووداوی لە شاری دهۆک و زاخۆ ڕوویداوە. هیچ مەراسیمێکی فەرمی تایبەت بە جەژنی نەورۆز لە ئیدارەی سۆران تەنها لە سنووری قەزای مێرگەسۆر بەڕێوە ناچێ، ئەوەی تر وەکو مەراسیمێکی فەرمی لە کاتژمێر 5 خولەک لە پارکی گوڵان ئیدارەی سربەخۆی سۆران ئاگری نەورۆز دەکاتەوە. ئەوەی خسمانە ڕوو زانیاریەکانی ڕۆژ بوو لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران.